سڵاوتان لەبێ لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم کۆمەڵێک بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لە بەرنامەیەم جاری هەفتانە هەیە تا کۆتایی بینەرما بن. پیاوێک لە شاری دوهۆک بە داری خۆماڵی چیاکانی کوردستان ئامێری عود دروست دەکات. مامۆستایەکی زانکۆی ڕاپەڕین لە پرۆژەی خوێندنی دکتۆراکەیدا کە دەربارەی باڵندەی هاوێردەیە بە چەندین دەرەنجامی زانستی گرنگ گەیشتووە. چەند گەنجێک لە شاری سلێمانی کارگێکی تایبەت بە هەڕاوگە و کەرەستە پێداویستیەکانی قوتابخانە دروست دەکەن. هاوڵاتێک لە شاری کەرکووک ماوەی زیاتر لە 6 ساڵە پارێزگاری لە کەلوپەلی بنەماڵەکەیان دەکات کە مێژووی بەشێکیان بۆ 200 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. کاک بورهان جگە لە پارێزگاریکردن لە ئەو کەلوپەلانە کتێبخانەیەکی زۆر بچووک و بەپێزیشی هەیە کە دەوڵەمەندە بە چەندین کتێبی جۆراوجۆر. هەروەها مێژووی ڕووداوەکانی 6 ساڵ بەر لە ئێستای کەرکووکیشی لەبیرە. بورهان عبدالرحمن جاف خەڵکی گەڕێکی مام قاسمم کەرکووک گەڕێکی مام قاسمم. ئەم شتانم لە قەدیمەوە لە دایک و باوکمەوە ماوەتەوە منش خۆم هەر کۆم کردوەوە نەمان هێشت فەوتێ هەر کۆمانەکەدەوە بۆەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان بیکەنە مەعرەزە بیکەنە شتێکەوە. من چاوم کردوێتەوە ئەمە هەبووە هەمان بووە لە ماڵەوە هەمان دوای من احتیفازم پێی کردووە احتیفازم پێ نەمێشتە بفۆتێ نەمێشتە بەم لا بڕوە هەموویم کۆ کردوێتەوە لە ماڵەوە کۆم کردوێتەوە دا ئەستەوە بۆ ڕێژێکی ئاوا دەریەکەمە دەرەوە. هەمووی زمانی عوسمانیە، هەمووی زمانی هیچ شتێکیشمان تازە نییە، هەمووی کە بڵێم تازەیە هەمووی زمانی عوسمانیە، مەگەر ئەو ڕسمانش ڕسمەکانی زۆری خەڵکی گەڕێکی ئیمام قاسم و کەرکووک هەر زمانی عوسمانیەکان. وەڵا ڕسمی ماڵی سەید ئەحمەد خانەقای تایە، ماڵی سەید ئەحمەد خانەقا، ماڵی مەلا قادری ئیمام، ئەمانەی تایە ڕسمەکان. ڕسمی ماڵ شێخ محمودی تایە، قەدیم شێخ محمود ومانە. دوای محەلەی ئیمام قاسم گەڕێکی محەلەی زێویە هەمووانەی تایە. زۆری ڕسمەکان هەیە خەڵکی ئەم گەڕەکەی خۆمانە. من شت نافرۆشم، شتی ئەم فۆلکلۆرەی قەدیم خۆمان نافرۆشم. چکای من هین باوکو و باپیرمە ماوەتەوە مش احتیفازم پێی کردووە لە ماڵ ئەوانیان هەمەی پێمان کوتیان مەیفرۆشن مەیفرۆشە، احتیفازێکم بۆ خۆتان بێنێتەوە جوانەمە، یعنی من هەر احتیفازم پێی کردووە. لە خانوویەکی ترم هەبووە، لە خانووەکەی ترم ئەوە بووە کە ئەو چۆڵ کە دامە کوڕەکەم ئێستا ماڵ کوڕەکەمی تایە، ئێستا دامە لێرە حیزم کردووە، حەفزم کردووە. هەر زمان لە پێش بەعسام هێشتا بە ئەو زمانی من بەعسی هەر نەبوو کاتی خۆی. زمانی عەبدولکەریم قاسم وانەوە زمانی ئەو ناوە بوو هین زمانی عوسمانیە ئەم شتانە. وەڵڵی خۆم زەوقشم پێی بوو، باوکو باپیرم ئەشای ماڵی باوکو باپیرم بووە، ینی نەنکەم ئەوانە بووە. احتیفازیان پێ کردو دڵیان نهاتووە، هەمووی قەدیم ئەشای شت بووە. ئێستا شانە نەماوە، ئێستا بڕۆ بگەڕێن لە بازاڕە دەست ناکەوێت. ئەوانە من هەمووی احتیفازم پێ کردووە. ئەم کتابانە کە لە ناو مەکتەبەکەمە زۆر قەدیمە زۆر احتیفازم پێ کردووە بۆی کە نەفەوتێت. کتابەکان تاریخیە، کتابی جوغرافیە، تاریخە، علمە نەفسە، هەموو بوارێکی تایەتی. دەستنووسیشم هەیە، ئەوانە نووسیوەتەوە. ئەوە احتیفازم پێ کردووە ڕۆژێک بە منداڵەکان ئەڵێم تەبعیکەن، ئەوە دوای من تەبعیکەن. ئێستا
ناتوانن ینی هی بکەن. چەند گەنجێک لە شاری سلێمانی کارگێکی تایبەت بە پەراوگە و پێداویستەکانی قوتابخانەیان کردوتەوە بە شێوازێکی جوان و سەرنجڕاکێش کەڵک لە کارگەکەیان وەردەگرن، هەروەها توانیویانە کە هەلی کار بۆ چەندین گەنجی دیکەی ناوچەکە بڕەخسێنن. من سارا سەردار تەمەنم 21 ساڵە، کۆمەڵێک ئیشی دەست و بابەتی دیاریە و شتەکانمان پێک هاتووە لە جۆنتا لە بووکەڵا و هەروەها سنووقمان هەیە. ئێمە وێنە جیاوازەکان وێنە بەناوبانگەکان تابلۆ بەناوبانگەکانی مەسەلەن ڤانکوغا گوڵە بە ڕۆژێک ئێستا خواستێکی زۆری لەسەرە و شازادە بچکۆلەکە، یعنی هەنێشتی زۆر جیاوازمان کردووە لەسەر جۆنتاکانمان نەخشاندومانن. ئەوەش بابەتی چاپن کە ئەمە جیاوازیەکی بەخشیوە بە گەلەریەکەی من. من لە ڕێگەی گەلەریەکەمەوە ئێستا چەندین هەلی کارم بۆ گەنجانی تر بە تایبەتی کە من زۆر لەسەر ئەواکەم ئیش لەسەر ئەواکەم ئافرەت ئیش بکات. هەلی کارم بۆ دابینکردون و ئەوانیش بەجددی حەزیان لێت، گەنجی بەتوانامان زۆرە. ئێستا لە سەردەمەکەین کاتی ئەوەیە کە ئێمە نانی ئەقڵمان بخۆین، یعنی بەسە با ئیترەوە بیر لەوە نەکەینەوە حکومە دامان نامەزرێنێ ئیتر تەواو ئێمە دانەمەزراوین، ئێمە زانکۆمان تەواو کردووە نابێت، یعنی هەربێ لە ماڵەوە دانیشین و ئێمە دامەزراندن نیە، نابا لەو بیرکردنەوە دەبینە دەرەوە. ئێمە پێویستە بیر لەوە بکەینەوە چۆن ڕێگایەکە بێ بۆی بگەین بۆ خەون و ئامانجانێکی هەمان. کۆمەڵێک لە ئیشەکانی ئێمە کە دروستی ئەەکەین ئەمانەی ئیشی سێت بکەین، مەسەلەن ئاوێنە هەیە و بوکمارکمان هەیە، دەفتەرمان هەیە، مەتەلەی کلیل هەیە، سنووق هەیە کە ئەوە زۆر چوە ناو خەڵکەوە کە زۆر بەدڵیان بوو بە سێت مەسەلەن هەیە پەرستارە ئەوێت ئەو شتە تایبەتی خۆی هەبێت، ئێمە دروستی ئەەکەین و ئامانجمانەوەی ئەم بەرهەمە لە ناو خۆیان دروست بکرێتەوە. وحید محەممەد گەنجێکی دانیشتووی زاخۆیە و توانیوەتی لە دارە خۆماڵیەکانی چیەکانی کوردستان ئامێری ئەوت بۆ ژەنینی میوزیک دروست بکات. بەرهەمەکانیشی لە ناو دەروی کوردستان خواستێکی زۆری لەسرە. ناوی من
وحيد محمد از برنیاسم وحيد مالطایی لسال 2015 بری 2015 من کاری نیجان کرد کرد یعنی همی آلت توتری بس پشتی به 2015 بو من گلک یعنی من گلک بیا از وی کاری یعنی بگم وقت چه گره لسال 2015 من دست هاویتی وکیل گریانک یعنی وکیل گریانک طبعا از 2015 حتی 2016 تقریبا دمایی که 2016 نزدیک 2 سال دا من تست کردن اولیگریانه بگو یعنی از خودیار کم از وی کارید کم 2017 ایکی دو یکمین عود من ده ثابت و کار یعنی کو من علنی کری کو کی من ده ثابت الحمدلله حتی بگو از برده هم طبعا دار گره جوری داری تا این داری های خمالی های و مهری بیانی های دست بی که من کارید بیانی یعنی دارید بیانی کارت کرد اوجی که من بارابتر کداخواست کرد در به ولاتی بس ویدمایی که دا الحمدلله یعنی از داری خمالی گلک کارتینم اوجی و گیس مش یه تاین و از هم جا داری های یعنی بیانی بس داخلی دا کوات کرم هرش داخلی کردستانیت کرم برابطر از دورت میت جایی دینما که گیزه مشمجه داره بریه گره داره دینه بیتن بیرام نایتن شنو خلاص يا؟ تسجلت جاهز بيمدن بوج بيتن طبعا باشه حتى رادگید به فتره دمایده هر چنده یعنی بگوه هم تید وضع آبوری خلقی کتیه یه لاواس گیری بس هم جا گلک باشه از اعتمادامم همی سروری بتنینی از بلکه فرید کن مثلا بخارج وک بغدا و نجف هندک من فرید کنیم هندک طالبی من شویری هین بوش در به ولاتیم هندک هین وکی دیجی که من گلک نیجان کرنیت هین یعنی کار موسایه اگر من نیاتا کواس بگوی پیو عوده که کردی چکم و منا چکری اوه اگدوک حتی من اگدوک فرقی نجبجی من اجباره هندک فرقی ما بغدا و هر صامل ویریجی کندک چکری نه اوه عوده چاریه تقریبا از وک عوده کردی شوازه که جدید من نیاتا کوی عوده از درست بکم و از یکمی که از عوده کردی درست بکم پاشا روزا مجدا راسي من البارب كما ماركيك يعني عودا من كما ماركيك ناف بل نبز ناف ملتي ماذا بلكي همي جهاني نيته بجا اگه خودت على توفيق ماذا ان شاء الله ما تشتهي سري مدهي اول طبعا سبيرتو ديت سبيرتو كنا با فينيشتا دەرەنجامە زانستیەکانی مامۆستایەکی زانکۆ لە ڕاپەڕین بۆ تا جێگەی سەرنجی کەسانی ئاکادمی لە بواری زانستدا ئەبیشەوەیەکە باڵندەی هەوێردە لە کوردستان دەکرێت پەرەی پێ بدرێت و هەروەها لە گۆشتەکەشی وەکو گۆشتی سپی بۆ خواردن کەڵک وەربگرن. من وفرنکاری دکتۆرام لە زانکۆی سەلاحەدین ئەمانەوێت توێژینەوە لەسەر باڵندەی هەوێردە بکەین لە دوو جانیبی بەرهەمی گۆشت و بەرهەمی هێلکەی و کاریگەری ڕنگ لەسەر ئەو بەرهەمە
و زانینی کاریگەری چوار جین چوار بۆ هێڵ لەسەر بەرهەمی هەرێکە لە هێلکە و گۆشت. سەرەتا ئێمە ئەمانەوێت بزانین ڕەنگەکان کامەیان بۆ گۆشت و کامەیان بۆ هێلکە باشترە و دواتر لە ناو مختبەردا ئێمە خوێنمان لێ وەرگرتون ساپڵی خوێنەکانە بین شیکردنەوەی بۆکەین بۆ هێڵەکانیان لە ڕێگای چەند تەکنیکێکی بایۆتەکنۆلۆژی و مۆلیکولەر بایۆلۆژی ئێمە دێن دەستنیشانی ئەو بوو هێڵانە ئەکەین کە بەرپرسن لە هەریەکە لە هێلکە و گۆشتیش. بۆ ماوەی 6 مانگ دیراسەمان کردووە. ئێستا ئێمە بەشێکی ئیشەکەمان کە لە دیراسی ڕەنگە تەواو بووین ئەزانین کامە ڕەنگەیان بۆ هێلکە باشە و کامیان بۆ گۆشت باشە وەکو سەرەتایەک بۆی خەڵکی ئەوەی کە بەخێوێکە بزانێت ڕەنگی سپی وەکو هێلکە لە هێلکەی لە ڕەنگەکانی کە زیاترە و زەرد ڕەنگی زەرد لە چاو ڕەنگی قاوەیی و لە چاو سپیەکەی بەرهەمی گۆشتی زیاترە وەزنی زیاترە. چەند ساڵێکە خەڵک زۆر ڕووی لەو باڵندەیە کردووە هەر لە سۆنگەی ئەوەشەوە ئێمە ویستمان بین لە ڕووی زانستیەوە گرنگی زیاتری پێ بدەین و بە هاوڵاتیانی خۆمانی بناسێنین و ئەو باڵندەیەش باڵندەیەکی خۆماڵیە. پێش من بەڕێز سەرپەرشتیاری تێزی دکتۆرای من دکتۆری سوبەرزنجی لەگەڵ خوێندکارێکی تری دکتۆرا ئیشیان لەسەر کرد بەراوردیان کرد لەگەڵ باڵندەکانی تر لە بانقی یان جین بانکی نێودەوڵەتی NCBI کەشف بووە و ئێستا دەرکەوتووە کە ئەوانە خۆماڵین گیان لەوانێ لە ئێران هەن لە یابان هەن لە سین هەیە بۆیە ئێمە دێن ئیش لەسەر باڵندەیەکی خۆماڵیەکەین و ئەوەی ئێستا لە کوردستانیش بەخێوەکرێ بەشێکی زۆری ئەوەیە. گۆشتی هەوێردە بەڵێ ئێمە ئەتوانین لە کوردستاندا گرنگی پێ بدەین و بگرێتە پرۆژەی گەورە لە مریشک ئیسیفادەی زیاترە وەکو لانی پارە و داهات و لە ڕووی گۆشتەکەشەوە دوو ئەوەندەی مریشک پێکهاتەی قیمە غیزایەکەی بەرزترە و لە زۆر شوێنان لە پێش گۆشتی مریشکەوە حسابی بۆکرێت لە چەند ڕوانگەیەکەوە لە ڕوانگەی گرنگی خۆراکەکەی وەکو پرۆژەی دەواجینی گەورە لە زۆر وڵاتان هەیە. ئێستا لە وڵاتە ئەوروپیەکان و لە شەرق ئەوسەط لە سعودیە پرۆژەیەکی زۆر گەورەی فراوان هەیە بە ناوی پرۆژەی یەرموک کە بە ملیۆنان هەوێردەی تێدا بەخێوەکرێ هەم بۆ هێلکە هەم بۆ گۆشت. 1 غرام لە هێلکەی هەوێردا لە پێکاتی خۆراکیەکەی دوو ئەوەندەی هێلکەی مریشک لە زینکی تێدایە لە ئاسنی تێدایە لە ئۆمیگا3 تێدایە لە ڤیتامین B گروپی B ڤیتامین B تێدایە لە ڕووی پێکاتی خۆراکیەکەی و لە ڕووی سوودەکانی کە بۆ چەند نەخۆشیەک بەکاردەهێنرێت کە لە هەر لای خۆمان بەبێ ئەوەی توێژین لەسەر بکرێ خەڵکانێک هاتون دریشیان پێکرد و گرنگی ئەو هێلکەی هەوێردا بۆ چارەسەری منداڵی دواکەوتوو لە قسەکردن بۆ کەم خوێنی بۆ ئەوانەی پەستانی خوێنیان بەرزە بۆ ئەوانە چونکە ڕێژەیەکی کەم کۆلسترۆلی تێدا بە بەراورد لەگەڵ هێلکەی مریشک. گۆشتی ئەو هەوێردەیە گۆشتەکەی لە ڕووی قیمە غیزایی بە هەمان شێوەی هێلکەی دووقاتە یان دوو ئەوەندەی گۆشتی مریشک بەقیمەتترە لە ڕووی پێکاتەی هەریەکە لە ئاسن و لە زینک و پێکاتەی ئەو مایۆگڵیڤینەی کە لە ناو ئەوەیدا هەیە تا ڕادێک زیاترە لە چاو گۆشتی مریشک و ڕەنگەکەی سوورباوە. وەزنیان لە 42 ڕۆژی ئامادەیە بۆ سەربڕین و گۆشتی بۆ خواردن لە 35 ڕۆژی دەست بە هێلکە ئەکات. واتە ئێمە ئەگەر کەسێک بیە پرۆژەیەک دابنێ بۆ گۆشت ئەتوانی لە ماوەی 17 ڕۆژدا هێلکەکان ببن بە جوجەڵە. یەکێک لە لایەنە باشەکانی ئەو باڵندەیە نەخۆشببوونی نییە وەکو مریشک بڵین ڤایرۆسی ئەنفلۆنزای لێدا گەمبۆرەی لێدا یان نیوکاسڵی ئەوانەی نییە. ئێستا هەر کەسێک لە سەرانسەری جیهاندا بیەوێت لێکۆڵینەوە لەسەر کوایڵ بکات سێرچێکەکات ئەبینی کوردیش کوایڵ هەیە لەگەڵ وڵاتانی تکەدا. ئێمەش ئەمانەوێ لە کوردیش کوایڵ خەرمانێک یان مەڵەوێکی تر بخەینە سەر ئەو توێژینەوانی کە کراوە لەسەر کوردیش کوایڵ. هاوڵاتیەک لە شاری زاخۆ بەشێکی بچووکی ماڵەکەی خۆی کردوتە مۆزەخانەیەکی زۆر جوان و کەلوپەلی بەکارهاتوو مێژووی هەروەها و کەلوپەلانەی کە لە باو باپیرانیەوە بۆی ماوەتەوە لە مۆزەخانەکەیدا هەڵی گرتووە بە شێوازێکی زۆر جوان و ڕێکوپێکیش نیشانیدا.
هشتێ و هەفتێ ئە بیرۆکەت کەتە سەرێمەدا بەس بارە پتر پڕانی وەختی ئەس چوویمە ئەم چوینە کۆچا ملیۆنی نۆتێ و ئەم زڤڕینەڤە هەنگێ مە دەست پێی کرد و خڕڤە کرد وەکو تێتە تەقدیرکردن 2000 پارچە تقریبا زیاتر لێ تێدا هەنا بەس زەحمەت خڕڤە کردی و هەمیش تقریبا ئەف مەواد کەرەستێن تێدا گیرەدایە منطقەت کورداوە يعني ما بين ميزوبوتاميا يعني يدفع منطقة نش تركيا بقرا وحتى كردستان سوريا وبا منطقة يعني همي يد كردان بكاري ناينا أفاش قبان جلا قديما حتى حلقات واحد محاي احتمال 150 سال 200 سال هنا أفاش جهنياج نفسي موادي فيها برن جلا قديمة أفجوري منجلوكا هنجي هاتي تشيكرن وقتی هیچ نه صفر هی و نه فافون هی و نه آمان تقریبا نبی. اوا تاریخ واد گهت 1000 سال تقریبا نبی. بس پارچه پاره برن بس ختمه که واضح حاله و گلک پسپور جهتن بره خدانی 3000 سال ویده. اف پاره ها. افسل لحية مكيد فيريفا وكو ديزاين و بشوازي مكيد فيريفا وجهش كيما سيانينا بل افي مكيد فيريفا حمي بقيمتها يعني وكو تاريخي وكو ميجو بقى كيما يزرا كاد فيريدا احتمال بخد مزخانة بغداد نبن او دو شاخت بيفا قالك ايديا افا بشمنا وكرتجي عمري صدو سوه نحصاله وكو ميجو تاريخ السنة يا جاب كيريا اول جنگا یا ایکی هاتیب کارینان افا هل یا دو هاتیب کارینان انگلیزی یا ایکی هاتیب کارینان خانه تایبت ما هی یا شیر و مطالع و اوا شیر اصل اسلامی هی مطالع گله کفنی هی یعنی 1000 سال پیدا احتمالا نزدیک 2000 پارچه همه میجوی تاریخی و کلتوری و کلپوری کردی گردا یا بجیانا کردافا و تاریخا کردافا لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین. سپاس کە لەگەڵمان بوون.